دنگی گل دنگی کردستانی ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. لە ئامەدی باکووری کوردستانەوە گروپێک بۆ ڕووماڵکردنی ڕاگەیاندراوەکەی گەریلا بەرەو شاری سلێمانی بەڕێکەوتن. کۆمەڵێک لە گەریلاکانی ئازادی کوردستان لەسەر بنەمای بەنگاوازیەکەی ڕێبەرۆ جەلان بڕیارە سبەی لا سنووری پارێزگای سلێمانی لە باشووری کوردستان ڕاگەیاندراوێکی ڕۆژنامەوانی بڵاو بکەنەوە. هاوکات بۆ ڕووماڵکردنی ڕاگەیاندراوەکەی گەریلا گروپێکی 150 کەسی لا سیاسەتمەدار نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆژنامەوانان و نووسەر لە پێش یاریگای ئامەد لە ناوچەی پیاس کۆبوونەوە بەرەو شاری سلێمانی باشووری کوردستان بەڕێکەوتن. لە نێو گروپەکەدا چیدەم گولوک چۆن ئۆجار و کەسکین بایندەر هاوسەرۆکانی گشتی پارتە هەرێمە دیموکراتیکەکان دەبەپە و خالیدا تورکۆغلو و تەبێژی ئەنجومەنی ژنانی دەم پارتی و زەینەڵ کاتی سەرۆکی گشتی داد و ئەکینیەتەر هاوسەرۆکی گشتی ئەو هەدە و بەشێک لە ئەندامانی توهات فەت بەشداریان کردووە. حەوت پارتی ڕۆژهەڵاتی کوردستان دژی شەپۆلی نوێی دەست بەسەرکردن لە سێدارەدان و سەرکوتکاریەکان لە ئێران و کوردستان کاردانەوەیان نیشاندا. دەقی ڕاگەیاندراوی هاوبەشی حەوت پارتی ڕۆژهەڵاتی کوردستان بەم شێوەی خوارەوەیە لەگەڵ ڕاگەیاندنی ئاگربەست لە شەڕی 12 ڕۆژی ئێران و ئیسرائیل شەپۆلێکی نوێی سەرکوت لا دەست بەسەرکردن ڕاوەدوونان و ئێدام لە کوردستان و سەرانسەری ئێران لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامیەوە دەستی پێکردووە. ناوەندە ئەمنیەکانیش بە هەڵبەستنی تۆمەتی ناڕەوا و پەروەندەسازی بۆ زیندانیانی سیاسی و هەروەها پێداچوونەوە بە یاسای سیخوڕی لە پەرلەمان و دەستگای قەزایی ڕژێمدا دۆخێکی مەترسیداریان بۆ بەندکراوانی سیاسی ڕخنەگرانی حکوومەت خوڵقاندووە. راپۆرتەکانیش دەری دەخەن کە هەتا ئێستا ژماری دەست بەسەرکراوان لە 1000 کەس تێپەڕیوە و ئێدامی زیندانیانی سیاسی بەردەوام ڕوو لە هەڵکشانە. بێگومان ئەگەر بێت و کۆماری ئیسلامی هەست بە کوشار و کاردانەوەی بەهێزی نێخۆی و دەرەکینەکە دوورنیە کارەساتی کۆمەڵکوژی زیندانیانی سیاسی لە زیندانەکانی ئێراندا وەک ڕابردوو دووپات بێتەوە. هەروەها ئەو هێزبە ڕای دەگەن ئێمە وێڕای دەربڕینی ئەو پەڕێنیگەرانی خۆمان لە مەڕ ئەو مەترسیانەی هەڕەشە لە هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنی و بەتایبەت لا گیانی زیندانیانی سیاسی دەکەن داوا لە هاتوو مایسات و ڕێپۆرتەری تایبەتی ڕێکخراونەتەوەی گرتوەکان بۆ کاروباری مرۆڤ لە ئێران. هەروەها ناوەندە نێونەتەوەیەکانی داکۆکی لە مافی مرۆڤ و هەموو خەڵکی ئازادی خوازی جیهان دەکەین بە هەر شێوەیە کە دەتوانن دژی ئەم سیاسەتە نامرۆڤانەیە دەنگ هەڵبرن. هەروەها داواش لە حیزب و ڕێکخراوە سیاسیەکانی ئێران دەکەن کە بە کۆدەنگی بوو بە ئاکسیۆن و کۆبوونەوەکانی خۆیان دەنگی ناڕەزایەتی و بێزاری خۆیان بەرامبەر بۆ سیاسەتە سەرکۆتگەرانەیە بەرز بکەنەوە. پارتەکان پێکاتون لە پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک و پارتی ئازادی کوردستان پاک، حزبی دیموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵی شۆڕشگێڕی زەحمەت کێشانی کوردستانی ئێران و سازمانی خەباتی کوردستانی ئێران و کۆمەڵی زەحمەت کێشانی کوردستان و کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگەل لە ڕاگەیاندراوێکدا ناسنامەی هەشتگیری لای شەهیدی ئاشکرا کرد کە لە باکووری کوردستان لە کاتی جیاوازدا شەهید بوون. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە گەریلاکانی باکووری کوردستان لە مێژووی 40 ساڵی خەباتماندا ڕۆڵێکی مەزمیان گێڕا. ئەو ناوچەیە بوو کە گەریلایەتیمان تیایدا دەستی پێکرد و یەکەم تەقیدێکرا و خەباتێکی بێوەچانیش لەوێ بەردەوام بوو. هەپەگە ئاماژەی بۆش کردووە کە بەرخۆدانی قارەمانانەی گەریلاکانی باکوور لە بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی تورک و جینۆساید و لە ناوبردن بووە قەڵغان. هەروە دەشڵێت ئەم خەباتە بە ئازایەتی و فیداکاری گەورە و ڕۆحی فیدایی ئاپۆیی بەڕێوە دەچێت و بە پاراستنی گەلەکەمان مانادارترین ساڵەکانی لە مێژووی خەباتماندا ئافران. لە بەشێکی دیکەی ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە بێگومان ئەم تێکۆشانە بە ڕەنج و خوێنی شەهیدە قارەمانەکانمان کە لە سەرخەتی فیدایی بەڕێوە چوو لە قۆناغا دژوارەی تێکۆشاندا کاتێک شەهیدەکانمان گەیشتنە شەهادەت بەهۆی بارودۆخی شەڕەوە وردەکاری شەهید بوونیان لە کاتی خۆیدا ڕوون نەکرایەوە. لە ئامانجی لە کۆڵینەوە ئەو زانیاریە نوێیانەی کە گەیشتۆ بەدەستمان هاوڕێیانمان پالا شەفگەر، زاکرۆز هارون، تێکۆشین سەفکان، لاشەر و چیاگەر کە لە کاتی جیاوازدا لە باکووری کوردستان شەهید بوون با ڕێزداریەوە بەبیردێنینەوە. هەپەگە ناسنامی شەهیدانی بەم شێوەیە خستوەتە ڕوو عەبدی ئەکمەکچی بە ناسناوی پالا ڕیڤان لە مۆش لەدایک بوو لە 24 حوزەیرانی 2019 لە دێرسیم شەهید بووە.
هارون سونە بە ناسناوی شەفگەر ڕۆژگەر لە شرنەخ لەدایک بووە، ئەویش لە 24 حوسەیرانی 2019 لە دێرسیم شەهید بووە و ئیحسان ئەتمانی بە ناسناوی زاگرۆز زیلان لە سەڵماس لەدایک بوو لە 29 ئەیلولی 2007 لە بەستە شەهید بووە. هەروەها هارون کارای بە ناسناوی هارون جەڤیان ببورن لە جولەمێرگ لەدایک بوو لە تشرینی دومی 2020 لە گارزان شەهید بووە. هەروەها تێکۆشین سەرابکایە بە ناسناوی تێکۆشین سەرحەد لە ئەرزروم لەدایک بوو لە دێرسیمیش شەهید بووە. فەرهاد ئاتەشیش بە ناسناوی سەفکان سەلاح لە ئامەد لەدایک بوو و لە 3 تەموزی 2020 لە دێرسیم شەهید بووە و ئەرجان چەتینیش بە ناسناوی لاشەر منزور لە دێرسیم لەدایک بوو و لە 12 تشرین یەکەمی 2021 لە دێرسیم شەهید بووە و ئادەم کۆز بە ناسناوی چیاگەر تۆڵە هەڵدان لاوان لەدایک بوو لە 21 تشرینی 2021 لە دێرسیم شەهید بووە. پەیامە ڤیدیۆیەکی ڕێبەرۆجەلان لە ڕۆژنامەکانی جیهاندا دەنگیدایەوە. ڕۆژنامەی لۆریەنت لێژۆر کە ناوەندەکەی لە لوبنانە بانگەوازە مێژوویەکی ڕێبەرۆجەلانی بە مانشێتی ڕێبەری پەکەکە بەڵێنیدا کە دەست بەجێ چەک لا ببرێت ڕووماڵی کرد. ڕۆژنامەکە ئاماژەی بۆش کردووە کە گەریلاکانی پەکەکە بە ڕێبەرایەتی عەبدوڵڵا ئۆجەلانی ڕێبەریان وەراغێکی نوێیان بەرەو دامەزراندنی پارتێکی سیاسی لە تورکیا دەست پێ کردووە و هەروەها وردەکاری بانگەواز مێژوویەکەی ڕێبەر ئۆجەلانیان لە ڕۆژنامەکەیاندا بڵاو کردوێتەوە. هەروەها رادیۆی نێونەتەوەی فەڕەنسا لە راپۆرتێکدا ئاماژەی بە بانگەوازە مێژوویەکەی ڕێبەر ئۆجەلان کرد و ناوی ڕێبەر ئۆجەلانی وەک ڕێبەری دامەزرێنەر و مێژووی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە هێنا و جەختی کردەوە کە ڕێبەر ئۆجەلان لە هەوڵی گواستنەوەی تێکۆشانی چەکداریە بەرەو قۆناغی دیموکراتیک و سروەری یاسایی. هەروەها لە ڕۆژنامەی فیگارۆی فڕانسیش بە مانشێتی ڕێبەری پەکەکە بەڵێنی چەکدانانیدا ڕووماڵی بانگەوازە مێژوویەکی کردووە. فیگارۆ باوردی مخاتەبەکانی خۆی لە بانگەوازە مێژوویەکی ڕێبەر ئۆجەلان ئاگادار کردوێتەوە. کەناڵی ئەلجەزیرەش بەم ناونیشانە خوێنەرانی خۆی لە بانگەوازە مێژوویەکی ڕێبەر ئۆجەلان ئاگادار کردوێتەوە و ئاڕایگەاند و عەبدوڵڵا ئۆجەلان کۆتایی هاتنی تێکۆشانی چەکداری پەکەکەی لە دژی دەوڵەتی تورکیا ڕاگەیاند و بانگەوازی بۆ گواستنەوە بەرەو سیاسەتی دیموکراتیک کرد. BBCش بە مانشێتی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پەکەکە یەکەم پەیامی ڤیدیۆیی خۆی لە ماوەی 26 ساڵدا بڵاو کردەوە ڕووماڵی بانگەوازەکەی ڕێبەر ئۆجەلانی کرد. BBC ئاماژەی با گرنگی ڕێبەر ئۆجەلان کرد لە تێکۆشانی ئاشتی و سیاسەتی دیموکراتیکدا. هەروەها ڕۆیتێرزیش خوێنەرانی خۆی بەم ناونیشانە لە بانگەوازەکە ئاگادار کردوێتەوە. عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پەکەکە کە لە زینداندایە پەیامێکی ڤیدیۆیی بڵاو کردەوە کە کۆتایی با تێکۆشانی چەکداری ڕێکخراوەکەی دەهێنێت دژی تورکیا و بانگەوازی گواستنەوەی تەواوەتی بۆ سیاسەتی دیموکراتیک ڕاگەیاند. ڕۆیتێرز لە درێژەی ڕووماڵکردنی بانگەوازیەکەدا بە شەکی لە بانگەوازیەکەی ڕێبەر ئۆجەلان بڵاو کردوێتەوە. هەروەها جیا لەوە زۆرێک لە ناوەندەکانی ڕاگەاندن و ڕۆژنامەگەری نیشتمانی و نێونەتەوەی ئەم بانگەوازە مێژوویان لە مانشێتەکانی خۆیاندا بڵاو کردەوە ئامانجی ڕێبەر ئۆجەلانیان بۆ گواستنەوە لە تێکۆشانی چەکداریەوە بۆ سیاسەتێکی تەواو دیموکراتیک ڕوون کردوێتەوە. هاوسەرۆکی گشتی پارتە هەرێمە دیموکراتیکەکان دەبەپا کەسکین بایندێر سەبارەت بە بانگەوازە مێژوویەکی ڕێبەر ئۆجەلان و ئاژانسی هەواڵی ئانەفا قسەی کرد. بایندێر ڕایگەیاند لە دوای بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی بەڕێز ئۆجەلان کە لە 27 شوبات کردی دوێنێش بە هەمان ئیرادە و هیوا لە ڕێگەی بنیاتنانی کۆمەڵگەی دیموکراتیک و ئاشتیدا جارێکی دیکە ئیرادەیەکی بەهێزی نیشاندا. بایندێر ئاماژەی بەوە کرد کە یەکێک لە بنەماکانی بانگەوازەکەی بەڕێز ئۆجەلان کە جەختی لێ کردوێتەوە ئەوەیە کە سیاسەت دان بە بۆشاییدان نانێت. ئەم بۆشاییە دەتوانرێت با تێگەی سیاسەتی دیموکراتیک پڕ بکرێتەوە بۆ ئەوەی پرۆسی ئاشتی سەر بکەوێت دەبێت سیاسەتی دیموکراتیک دابمەدرێت. هەروەها لە بەردەوامی قسەکانیدا بایندەر ئاماژەی بەوەش کرد کارکردن بۆ ئاشتی تەنها ئەرکی یەکلایەن نییە و دەبێت فرەلایەن بێت و وتیشی بەرپرسیارەتی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەیە و ئەمڕۆ لە پێش ئەم ئیرادەیەی چارەسەریدا دەبێت هەموو ئۆپۆزیسیۆنە سیاسیەکان و کۆمەڵگە بەرپرسیارەتی خۆیان جێبەجێ بکەن و ئەمە وەک ئەرکێکی مێژووی ببینن. لە کۆتایی قسەکانیشیدا بایندێر ڕایگەیاند بە تایبەتی دەسەڵاتداری سیاسی نابێت لە ئاسپانگەوازی چارەسەری بەڕێز ئۆجەلاندا خەمسارد بێت. بەناوی بنیاتنانی کۆمەڵگەی دیموکراتیک و ئاشتی ئەم بانگەوازە کراوە و دەبێت وەڵام بدرێتەوە و هەنگاوی ڕوونیش بنرێت. هەر بۆ یەکێک لە هەنگاوە گرنگەکان کە دەبێت بنرێت مسۆگیرکردنی پرۆسەکەیە و وتیشی ئەم بانگەوازە لە هەمان کاتدا بانگەوازی جێبەجێکردنی ئەرکی خزمەتکردن بۆ ئاشتی و هەموو داینامیکە سیاسی و کۆمەڵگاییەکانە.
گەشتی ناکۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە هەرشاد.